سڵای خۆی گەورتان لەبێت بینیرانی بەڕێز من فەرمان حەسەنم و بەرنامە ڕێساتان پێشکەش دەکەم. بەڕێزان لە گەرمەی ڕووداوە سیاسیەکاندا لە پەرلەمانی عێراق پرۆژە یاسایەک زۆرترین قسە و باسی بە دوای خۆی داهێناویش پرۆژە یاسای هەمواری یاسای باری کەسێتی بوو. بەشێک لەو کەسانەی کە ڕەخنا لە پرۆژە یاساکە دەگرن پێیان وایە پرۆژە یاساکە کۆمەڵگەی عێراقی زیاتر دابش دەکات لەوەی ئێستا هەیە. بەو پێی پرۆژە یاساکە اختیار دەداتە دەست هەر کەسێک کە بە پێی مەسەبی خۆی هاوسەرگیری بکات وە دادگاکان بە پێی مەسەبی خۆی مامەڵەی هاوسەرگیری و ژیانی پێکەوەی بۆ بەڕێ بکەن. ڕەخنەگران دەڵێن پرۆژە یاساکە ڕێگە دەدات بە هاوسەرگیری لە تەمەنی 9 ساڵیدا، ڕێگە دەدات بە کچان لە 9 ساڵیدا هاوسەرگیری بکەن لە کاتێکدا و تەمەنە تەمەنێکی گونجاو نییە و ئاینی ئیسلامیش باسی لە تەمەنی پێگەیشتووی کردووە. ڕەخنەگران دەڵێن پرۆژە یاساکە ئافرەت بێبەش دەکات لە میرات لەو بەشە یاسایانەی لەو بەشە یاسای و شەرعیانەی کە بە پێی شەرع و قانون پێی دراوە ئەگەر جێبەجێ بکرێت. ڕەخنەگران دەڵێن یاساکە ڕێگە دەدات با فرەژنی بەوەی چەند ژنێک بهێنرێت بەبێ ئەو مەرج و شەرت و شروتانەی کە ئێستا لە قانونی عێراقی دیاری کراوە بۆ فرژنی. لە بەرامبەردا دیارە و کەسانەشی کە پرۆژە یاساکەیان بردوتە پەرلەمان و پشتگیری دەکەن بۆ جێبەجێکردنی پێیان وایە کە هەر کەسە و ئازادە لەوەی چ مەسهەبێکی دەوێت بۆ مەسهەبە هاوسەرگیری بکات و بۆ مەسهەبە مامەڵی لەگەڵدا بکرێت. بەڕێزان لەم بەرنامەیە هەوڵ دەدەن خوێندنەوەیەکی شەرعی و قانونی و بابەتی بۆ پرۆژە یاساکە و خاڵە ئەرێنی و نەرێنیەکانی دیارە ئەگەر هەردووشیان هەیبێت بکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر نوری حەمەسەعید دیارە بەڕێزی مامۆستای کۆلێژی یاسایە و هەروەها بەڕێزی پسپۆڕی یاسای باری کەسیە. دکتۆر گیان بەخێر بێی. سەرتا دەمەوێت پوختەیەک لە پرۆژە یاساکە باس بکەیت ئەو نوقتە خلافانە چین کە لە پرۆژە یاساکە مای سەرنجی تۆن وەک پسپۆڕێک. بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە جەنابتان ئەم کاتۆ کاتێکتان شاد. جارێ پێشەوەی بێمە سەر پرۆژە یاساکە پێم خۆشە یاسای باری کەسێتی عێراقی مەبەستم ژمارە 1959 وەکو تەقیم و هەڵسەنگاندنێک ئەم هەموو هەموارکردنەوەی بەسەرە دێت با بزانین یعنی یاساکە خۆی لە ڕووی داڕشتنەوە لە ڕووی پاراستنی بۆ مافەکانەوە چۆن ئەگەر مەجال بین. طبعا هەموو یاسایەکی دانرا و بێکەم و کوڕی نییە چونکە یاسا بۆ فترەیەکی زەمەنیدا ئەندرێ و دوای ئەوە پێویست بەواکە کە هەموار بکرێتەوە یعنی تعدیلاتی بەسەرا بهێنرێ. دیارە بارەک یعنی یاسای باری کەسێتیش بە هەمان شێوە بێکەم و کوڕی نییە بەڵام لەگەڵ ئەوە یاتوانی بە ئینسافەوە بڵێن لە چاو ئەو یاسانەی کە لە ناوچەکەیە بەگشتی پەیڕەو ئەکرێ یاسایەکە ئەتوانم بڵێن پێشەنگە نمونەیە لە داڕشتنی لە پاراستنی بۆ سەرجەم مافەکان لەوەی کە پشتی بە یەک مەزهەبێک نەبەستووە لە وڵاتێکی فرە مەزهەبی وەکو عێراقە. یعنی ڕەنگە لە هەندێک شوێنە زیاتر اعتیمادی کردبێتە سەر مەذهەبی حەنەفی لەبەر ئەوەی کە یعنی مەذهەبێکی فراوانە و لەبەر هەن اعتیباراتی بابەتی مەوزوعی لە زۆر شوێنش اعتیمادی کردە سەر مەذهەبی جعفەری یعنی زۆر بابەت و مەسائلێک کە دواتر دێنە سەری. طبعا شایانی باسە کە ئەو یاسایە بە دەرەجەیەک لە شریعەتی ئیسلامی وەرگیراوە بۆ ینی مەزەری ئەساس بۆ ئەم یاسایە شریعەتی ئیسلامە لە مادەی یەکی بڕگەی دووە هاتووە ئەڵێ ئیذا لم یوجد نص تشریعی يمكن تطبيقه فيحكم بمقتضى مبادئ الشريعة الإسلامية. يعني ئەگەر لە بەردەستی دادوەرە دەقێک نەبوو بۆ ئیشپێکردن ئەوە ئەگەڕێتەوە سەرچی سەر بنەماکانی شریعەتی ئیسلامی کە ئەڵێ بنەما یعنی مەبادئ عادەتەن هەموو مەزهەبەکان لەسەری کۆکن. بۆیە زۆر لە مەسائلی خلافی خۆی پاراستووە هەوڵی داوە اعتیماد کاتە سەر ئیجماع یان با بڵێن زۆرینەی دەنجی زانایە. سەبارەت بە پرۆژە یاساکە کە بۆتە جێگای قسە و باس وەکو جەنابتان فەرمووتان طبعا هەر هەموارکردنەوەیەک ئەگەر بە باگڕاوندێکی ئایدۆلۆژی بێت یان مەذهەبی بێ بە تەئکید سەرکەوتوو نابێت لێرە بێ یا لەوێ و ڕەنگە تەئسیری خراپ کاتە سەر یاساکە ئەو یاسایی کە لە 59 تا ئێساکە سەقامگیری خێزانی پاراستووە و توانێتی باری خێزانی باری کەسێتی بە تەواوی با بڵێن جێگیر بکات. هەموارە باگراوندێکی مەذهەبی هەیە دکتۆر؟ بەڵێ بە تەئکید باگراوندێکی مەذهەبی هەیە گومان لەوەیان نییە چونکە ئەوانەی کە پێشکەشیان کردووە طبعاً زیاتر کوت لە با بڵێن فراکسیۆنە شیعەکانن و لە دەقی یاساکەشە بە ئاشکرا یعنی ئیشارەت بۆ مەذهەبی شیعیەکەت. طبعاً ئەم یاسایە بەڵێ مەذهەبی جعفەری بەڵێ
طبعا ام ياساي بيوتري ياساي قانون تعديل قانون الأحوال الشخصية العراقي، يعني ياساي هموار كردنوي ياساي باري كسيتي عراقي. وەکو جەنابتان فەرمووتان ناڕزایەکی زۆری بە یعنی بە دوای خۆیان هێناوە، چی لە ئاستی ناوخۆی، چی لە ئاستی دەرەکی، پێم وایە ئەمریکا هاتە دەنگ لەسەری یۆنامی لە عێراق قسەی لەسەر کرد. لە ناو شیعەکان خۆشیان ئێستا من جۆم لە هەندێک لە مەرجعیاتیان ئەبێ قسەی لەسەر ئەکات. بۆیە ئەم یاسایە طبعاً وەکو معلومات 10 مادەیە. ئەو 10 مادەیە زیاتر پێم وایە 2 مادی زۆر 2 مادەی زیاتر جێگای خلافە کە ئەویش مادەی 1 با بڵێن کە بڕگەی 1 و 2 3 بە دوای هاتووە و مادەی 3. طبعاً پێشەی بێمە سەر مادەکان حەزەکەم ئەوە بڵێم ئەمڕۆ لە جیهانە بۆ حکمدان بەسەر یاسایەکە تەماشای حاڵی ئافرەتی تیاکرێ، یعنی ئەوە بۆتە پێوەرێک ئەگەر حاڵی ئافرەت لەو یاسایە باش بێت و مافی پارێزرا بێڵێن یاسایەکی باشە، ئەگەر خراپ بێ ئەڵێن خراپە. حاڵی ئافرەت لەم یاسایە باش نییە، لەم پرۆژە یاسایە باش نییە. طبعاً لە مادەی یەکە ئەوەی کە طبعاً مادەیەکی خلافیە هاتووە مادەی 2 یاسا کار پێکراوەکە، یعنی یاسا کۆنەکە تەنها 1 بەندێکی بۆ زیاد کردووە، ئلغای نەکردوێتەوە، بەندێکی بۆ زیاد کردووە. لەو بەندەیە طبعاً بەندەکە 4 بڕگەیە. بڕگەی یەکەمیان ئەڵێ يجوز للمسلمين الخاضعين لأحكام هذا القانون تقديم طلب إلى محكمة الأحوال الشخصية المختصة لتطبيق الأحكام الشرعية للأحوال الشخصية وفق المذهب الذي يتبعونه. يعني هر مسلمان بيوي أتواني برواتە بەردەم دادگا داوا بکات کە ئەحکامی شەرعی باری کەسێتی بەپی ئەو مەذهبە بێکەوە با بڵێن شوێنی کەوتووە. لێرەیە کە ئەڵێ وفق المذهب الذي يتبعونه، طبعا ئەوان پشتیان بەستووە بە مادەیەکی دەستوری کە مادەی 41 لە دەستوری عێراق کە ئەڵێ العراقيون أحرار في الالتزام بأحوالهم الشخصية بەپێی ئاینیان یا مەذهبیان یا معتەقەدیان، يعني هەموو عێراقیەک ئازادە لەوەیە. ئەمە وەکو مەبدە طبعا مافێکی ڕەوایە و مافێکی دەستوریە، بەڵام کێشە لەوەیە کە دێتە ناو تەفاسیلی ئەو مەذهبە، بە تایبەت مەذهبی جعفەری ئەبینین زۆر اجتهادات و اختیاراتی فقهیان هەیە کە جێگای خلاف و ناکۆشیە. طبعا ئەوانەی سەبارەت بە شودانی خواردتەمەنی 18 ساڵ بێبەشکردنی ئافرەت لە هەندێک حاڵاتی میراتە و ئەحکامی حەزانە و تەلاق و تەفریق و زۆر مەسائلی تر کە ڕەنگە لێرەیە بواری بڵێنانی بەجێبەجێکردن یاخود بە تێپەڕاندنی و پرۆژە یاسایە زەواجی تەمەن 9 ساڵ لە عێراقدا ڕوودەدات و ئافرەت لە بەشێک لە میراتی خۆی بێبەش دەبێت. جارێ سەبارەت بە بەشودانی خواردتەمەنی 18 ساڵ طبعا یاسا کۆنەکە یاسا کار پێکراوە کە با بڵێن لە مادەی 7 تەمەنی هاوسەرگیری داناوە ئەڵێ ئەبێ لە 18 ساڵ کەمتر نەبێت. ئەڵێ و ئیکمال بەڵێ وەکو دەق با بڵێن لە مادەی 7 باسی تەمەنی 18 ساڵەکە، بەس طبعا مانای ئەوە نییە کە لە خوار 18 ساڵەوە مۆڵەتی بە زەواج نەداوە. لە مادە 8 هاتووە ئەڵێ ئەگەر کەسێ 15 ساڵی تەواو کردبێ خۆی بچێتە بەردەم دادگا داوای هاوسەرگیری بکە، بەڵام طبعا بە هەندێک شەرت. یەکێک لە شەرتەکان ئەوەیە هەوڵە درێ وەلی ئەمری ڕازی بکرێت و ئەهلیەت و توانای جەستەیی هەبێت. لە هەرێما 16 ساڵ دانراوە طبعا. جاروە هەیە هەر لە 15 ساڵ کەمتریش، يعني ئەڵێ ئیذا بەلەغ إذا طلب من بلغ يعني چوە 15 ساڵەوە گەی بێت، يعني چواردەی تەواو کردە و چۆتە 15ەوە داوای هاوسەرگیری بکە، بەڵام بە مەرجی ئەوەی کە ضرورەتێکی قوسوا هەبێ، يعني حاڵاتی نەئاسایی هەیە. مثلا ئەگەر با بڵێن کێشێکی کۆمەڵایەتی لە دوا بێت یان ئەو کچە بێ کە سوکار بێت دادوەر بە چاشی بزانێ بۆ بەرژەوەندی ئەو کەسە با بڵێن هاوسەرگیری بکات، مۆڵەتی پێدا و بە مەرجی بلوغی شەرعی و توانای جەستەیی. طبعا ئەگەر بگەڕێنەوە سەر مەذهبە فقهیەکان ئەبینین ئیمامی ئەبوو حەنیفە 18 ساڵی بۆ نێری نەدانا و 17 ساڵی بۆ مەی نەداناوە. ئیمامی شافعی و ئیمامی ئەحمەد 15 ساڵیان داناوە. ئیمامی مالیک یعنی مەذهبی مالیکی با بڵێن 17 ساڵی داناوە، کەواتە هیچی لە 15 ساڵ کەمتر نییە. 15 ساڵیش وەکو باسمان کرد لە یاسا کار پێکراوە بەڵێ دیاریان کردووە. بەڵام مەذهبی جعفەری کێشەکە لە مەذهبی جعفەریایە. ئێمە کاڵێن ئیمامی شافعی یان ئیمام ئەحمەد 15 ساڵیان دیاری کردووە تا ئێرە سەرپێچی یاساکەیتیان نییە، چونکە وتمان یاسا مۆڵەت بەوە کەمتری شەدات لە هەنی حاڵاتی نائاسایی. کێشەکە لە مەذهبی جعفەریایە کە وەکو باسیان کرد مۆڵەتی بە زەواج داوە لە تەمەنی 9 ساڵان.
ئەمەش ئەسڵ 9 ساڵ دەتوانێت زەواج بکات لە مەذهبی لە مەذهبی جعفەریە بڵێ و هەردوو ڕێزەکەم؟ بگرە زۆرێک لە زانایانی مەذهبی جعفەری پیان وایە لە خوارد 9 ساڵیشەوە مۆڵەت بە عەقدی زەواج ئەدرێ یعنی بەگرێ بەس بە مارە بڕین، چونکە مارە بڕین عەقد شتێکە و دوخول شتێکە پێویستە لێشی جا بکەینەوە. ئەڵێ تەمەنی لە 9 ساڵ کەمتریش بێت ئەوە بۆ عەقد مۆڵەتی پێئەدەن، بەڵام دخول یعنی گواستنەوە ئەبێ گەی تەمەنی گەی بێتە 9 ساڵ. ئەمە طبعا من پێم وایە یعنی وەکو ڕێی خۆم لەسەر يعني ئەم ڕەیە پێم وایە لە ڕووی شەرعەوە لەم سەردەمەیە بە هیچ شێوەیەک ئێمە نابێ باس لە زەواج تەزویج و زەواج بکەین لە خوار تەمەنی بلوغی شەرعیەوە. و باشتری ژوایە طبعا هەوڵی ئەوە نەدەین کە ئێمە تەنها بلوغ لەگەڵ عەقڵا بکرێ بە تەنها مەرج و هاوسەرگیری، چونکە چاکتر وایە مەسەلەن عەقڵ و بلوغ و ڕوشد ئەمسیانە بکرێن بە 3 مەرج بۆ هەر کەسێک داوای هاوسەرگیریەکە، بە دەلیلی ئەوەی کە لە قورئانی پیرۆزە خوای گەورە ئەفەرمێ وابتلوا اليتامى حتى إذا بلغوا النكاح فإن آنستم منهم رشدا فادفعوا إليهم أموالهم. لما سبي جعفري مسيش ڕەچاو کراوە لە مەذهبی جعفەری نەخێر ڕەچاوی ئەتوانم بڵێم ڕوشد نەکراوە بە هیچ شێوەیەک. من باسی شریعەتی ئیسلامی ئێستا بە شێوەیەکی گشتی ئەەکەم. ئەمە ئەگەر کەسێک هەتیو بێت ماڵەکەی بکەوێتە ژێردەستی با بڵێن وەلی ئەمرەکەیەوە، خوای گەورە فەرمی ماڵەکان مەخەنەوە ژێردەستیان، ماڵەکانیان بۆ مەژێڕنەوە هەتا بالغ ئەبن، دوای بلوغ آنست منهم رشدا يعني رشدیان تیا بەدی ئەکەن، يعني بلوغ عقل ڕشد. ئەمە طبعا بۆ ماڵ چ جای بۆ ئەوەی کە کەسێک بتەوێ ژیانێکی خێزانی پێ دروستکەی و بیخێتە ژێرباری مەسئولێتێکی زۆر گەورەوە، ئەوە بە تەئکید ئەبێ ڕەچاوی ڕشدی تیا بکرێت. پاشان قاعدەیەکی فقیمانەیە ئەڵێ لا ينكر تغير الأحكام بتغير الأزمان، يعني نابێن کۆڕی لەوەیە بکرێ کە ئەحکام بەپی زەمان ئەگۆڕێ. ئێستاش ئاشکرایە کە زەمان گۆڕاوە و تەجروبەی کۆمەلگا و زانستی کۆمەڵناسی و با بڵێن بگرە پزیشکیش یعنی دەریان خستووە زەواج لەو تەمەنەیە کارەساتی زۆر گەورەی ئەکەوێتەوە شتێکی سەرکەوتوو نییە. طبعا هەندێک زانای تریش وەکو ئیبن شوبڕومە کە قاڵیەکی حەنەفیە لەگەڵ عوثمانی بەتی و بگرە ئیبن حەزمیش پێیان وایە ئەوەی کە حەنەفیەکان کردیانە بە دەلیل بە بەڵگەیە گوایە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە تەمەنی 9 ساڵانە عائیشەی هێناوە، ئەڵێن ئەوەی شێکە لە تایبەتمەندیەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و لەبەر حکمەتێکی ئاشکرا بووە، چونکە حکمەتەکە دواتر هەمومان ئێزانین پاراستنی بەشێکی زۆر بوو لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و عائیشە دوای ئەو مەدرسەیەکی فقیش بووە وێ ڕای ئەوەی کە بەشێکی زۆری سنەتی جێڕاوەتەوە. بەڵێ ئەمە سەبارەت بە بەشودان لە خوارتەمەنی 18 ساڵەوە. دەستخۆش سەبارەت بە میرات باز لەوە دەکرێت ئەگەر یاساکە تێپەپەڕێت و جێبەجێ بکرێت ئافرەت لە بەشێک لە میراتی خۆی بێبەش دەکرێت. بردەکاری ئەوە چۆنە؟ بۆچی لە میراتی خۆی بێبەش دەکرێت؟ طبعا ئەگەر بگەڕێنەوە سەر یاساکار پێکراوەکە باسی بگای ئیشکالەکە تەنها جعفەریە تەنها ینی لەو مەزەبەیە ئەم کێشانە دروست دەبێت. ئێستا ئێمە لەبەری باسی پرۆژە یاساکە ئەکەین کە بە ئاشکرا ئیشارەتی بۆ مەذهبی جعفەری کردووە، بۆ مەذهبی شیعی کردووە کە مەبەستی جعفەریە، بەڵێ پێم وایە زیاتر لای ئەوان. طبعا لە یاسا کار پێکراوە کە لە مادە 91 مادەی 91 لە بڕگەی یەکا بەم شێوە هاتووە کە ئەڵێ ئافرەت هەشتێکی ماڵە بە ئەگەر فەرعی وارث هەبێ لەم یا لە غەیری ئەم، و چواریەکی میرات ئەبات لە حاڵەتێکا فەرعی وارث یعنی ئەو مێردە مناڵی نەبێت، ئافرەتەکە تەنها خۆی بێت چواریەکە بە. ئەمە ڕای با بڵێن تێک ڕای زانایانی شریعەتی ئیسلامیە، بەڵام لە یاسا با بڵێن لە فقی جعفەری لە مەذهبی جعفەریە نەیانتوانێت دەستکاری ئەم فەرزانە بکەن. فەرزان لە قورئانە هاتووە، تەمان دەستکاری ناکرێ. لە وردەکاری پێدانی میراتە ئەوان هاتوون لە مەسەلەی عقار و زەویە ئافرەت بێبەشەکەن، یعنی ئافرەت بۆی نییە خانوو بەرێ، ئافرەت بۆی نییە زەوی بەرێ، چی زەوی عقار بێ بە بۆچوونی ئەوان دیارە وەکو پێم وتی اختیاراتی خۆیان هەیە و با بڵێن بۆچوونی خۆیان هەیە لەسەر بابەتەکە، بەڵام وەکو ڕای باقی مەذهبەکان نەخێر بە مطلقی هاتووە، بە ڕەهایی هاتووە، ئافرەت لە هەموو شتێکە ئەوە نابە. طبعا شایانی باسەکە لە تعدیلی تطبیقی یاساکە لە هەرێمی کوردستانە کە باس لە میراتی ئافرەتەکە ئەڵێ ئەو میراتەکەی دابەشەکرێ بعد إخراج حصتها مما ساهمت به في تكوينه من التركة. جاروی ئافرەت دەستباری مێردەکەیەتی لە کڕینی خانوویەکیان لە دانانی پرۆژەیەکە ئەڵێ حیسەی ئافرەتەکە هەڵە گیرێتەوە کامل
دوای ئەو میراتێکەدا بە شەکرێت و ئافرەتەکە حیسەی خۆی پێدرێ. بەڵام ببینین لە مەذهبی جعفەریە جاروای هەندێکیان ئەڵێن ئەگەر مناڵێکی نێرینەی هەبێ یعنی کوڕێکی هەبێ لەم حاڵەتەیە وەکو مەذهبەکانی تر مامەڵی لەگەڵاکەن وڵێن کامل میرات ئەبە. بەڵام لە حاڵەتی با بڵێن ڕای زیاتر لای ئەوان ئەوەیە کە ئافرەت لە زەوی یان لە عقار میراتی پێ نەدرێ. پێیان وایە ئەڵێن کەسێکی بێگانە یێنێتە ینی ئەیکاتە شەریکە بەشیان احتیمال هەیە دوای بردننی میرات ئەم شوو بکاتەوە زەواج بە کەسێکی بێگانە بکات. ئەم پرۆژە یاسایە تەنها لە زیانی ئافرەتە؟ نەخێر لە ئەخیرە بە شێوەیەکی گشتی طبعا ئەمە ینی هینە ینی بە شێوەیەکی گشتی بە تایبەت بە پێی مادەی 1 و 3 کە وتمان مادەیەکی زۆر خلافی وشکالیە بەڵێ زۆر شتی لە زەرەری ئافرەت کۆتایی دێ. بەڵام لە ئەخیرا 2-3 مادە هەیویستیانە وەزاکە بێننەوە ئەگەر بوار بێ لە ئەخیرا باسی ئەو شەکەین. ئێستا سەبارەت بە طبعا لە مەسەلەی میراتە با وەکو ئینساف و وجدانێک بڵێن هەموو کاتێک مەذهبی جعفەری ینی بەم شێوە مامەڵی لەگەڵ ئافرەتان نەکردووە. یعنی جاروای مەسەلەی دایک یان کچ لە غەیری ئەوەش کە فەرزی بۆ دانراوە باقی میراتەکەی بەڕەت ینی بۆ ئەجێڕنەوە. ئەوە لە مەذهبەکانی تاشتیوانی مەسەن لە مەذهبی ئەبوو حەنیفەیە کە زۆر قانونی با بڵێن ئەحوالی شخصی اعتیمادی کردێتە سەر شتی وای نەکردووە. یعنی بۆ نمونە ئەڵێم ئەگەر کەسێ وەفات بکا و کچێکی لێجێ بمینێ لە مەذهبی جعفەریە کچەکەنی وەی ماڵەکە ئەبا فەرضەن باقیەکەشی بۆ ڕەدەکرێتەوە. بەڵام ئەگەر لای لە مەذهبەکانی ترا باقیەکەی درێ بە عەسەبە با بڵێن ینی عەسەبەش مەبەسمان خزمەتی بەڵێ باقیەکەی ئەجێڕێتەوە بۆ کچەکە. ئەگەر دوو کچ بن و لەسەر سێ بن و باقیەک فەرضەن باقیەکەی بەڕەت بۆیان ڕەت ئەکرێتەوە. بڵێ ئەمە لەسەر مۆزوعی حەزم لێ لەسەر تەمەن هەڵوەستەی زیاتر بکەین ینی تەمەنی هاوسەرگیری کە باسی کرد تەمەنی گونجاو بەڕاست چەندە ینی بۆچی ینی مەترسی و خەتەرەکانی ئەوە چیە کە ڕێگە بە کەسێکی 9 ساڵ بدرێت هاوسەرگیری بکات؟ خۆی بە تاکید من توێژینەوەیەکم هەیە لەسەر تەزویزی قاسیرات لە گۆڤارێکی زانستی ئەوەی هەیە قەراری ئەوە بدا کەس زەواج بکات لەو تەمەنە. ئێمە وتمان ئەحکام بە پێی زەمان ئەگۆڕێت. ڕەنگە لە ڕۆژگارێکە کە ئیلتیزاماتی خێزانی ئەوەندە زۆر نەبوو بێت تا ڕادەیەک ینی شتێکی ئاسایی بوو بێ. بەڵام لە ڕۆژگاری وەکو ئەمڕۆیە کە ئێمە ئەزانین ئەمە کارەساتی زۆر گەورەی لێ ئەکەوێتەوە تۆ کەسێک تەمەنی نەک 9 ساڵە لە خوار 15 ساڵیشەوە بێ بیخێتە ژێر ئەو بارە بتێ خێزانی پێ دروستکەی بێتە دایک بەت ئەگەر لە خوار 15 ساڵەوە زەواجی پێ بکرێ حتممە نەبێ واز لە خوێندن بێنێ بێبەشی ئەەکەی لە یعنی لە فترەیە کە ئەو فترەیە بۆ دروستبوونی شخصیەتی هەموو کەسێک زۆر ینی قۆناغێکی گرنگە قۆناغی مناڵێتی ئەو کەسەکە لە بیئەی یەکەمی لە خێزانی یەکەمیە تەواو تێر بێ لە سۆزی دایک و باوک پێشەوەی خۆی بێتە دایک یا بێتە باوک. بڵێ سەبارەت بەس کۆمەڵگەی عێراقی ینی کەلتوری کۆمەڵگەی عێراقی لە ئێستا تەحملی ئەوە کە یاخود ڕێگە بەمە دەدات قبوڵی ئەمە دەکات کە ئەمە ببێتە نەریت و تر خەڵکی لە تەمەی 9 ساڵی کچەکانیان بەشوو بدەن. پێم وایە لە عێراقا شوێن بۆ شوێن ئەگۆڕێت ینی بەڵام بە شێوەیەکی گشتی خەڵک چاوی کراوەتەوە. ئێستا ئاسی ڕۆشنبیری خەڵک زۆر بەرزە بە تایبەت وەسائلی ڕاگەیاندن خەڵک ئەگەر تەنها لە ڕێگای وەسائلی ڕاگەیاندن و متابعی ئەم شتانە بکات من پێم وایە کەس بەم شتە ڕازی نابێت. ینی بە تایبەت دوای زانینی موقفی شەرع لەسەری بەڵێ تەنان شیعەکان بۆ خۆشیان ڕازی نابن لە تەمەی 9 ساڵیدا کەس بەشوو بدەن. شیعەکان من ئەڵێم ئەگەر کەسەکە خۆی سەرپشکەی کەس ڕازی نابێت لەو تەمەنەیە زەواج بکات. ینی شێوە ئیکراهێکی تایە چکە کەسێک کە لە خوار تەمەنی بلوغەوە مەسەلەن زەواجی پێ ئەکرێ بە تاکید ئەو پرسی پێ ناکرێت. یعنی لە ڕێی وەلی ئەمرەوە بێ و زەواجە بواگەداری. باش دکتۆر دەمە پرسیاری ئەوەت لێ بکەم سەرپشکردنی خەڵکی بۆی بە مەسەبی خۆیان هاوسەرگیری بکەن لە دادگاکان ئەمە ئیشکال دروست ناکات بۆ دادگاکان؟ طبعا ینی بە تاکید ئەوە کێشە دروستەکە ئیشکال دروستەکە چونکە تا ئێستا من بۆ مەسەبەکان بۆ خۆی لەوێ ئیستینتاجی قەرار بکات. ئەوە لە مادەی 3 ئەوە بزانام زۆر بە تەفسیلیان لە بڕگەیەکە لە ڕێمانایە ئەگەر مەجال لێ باسی بکەین هەر لە مادەی یەکە طبعا لە بڕگەی با و جیمە هاتووە ئەڵێ ئەبێ دادگا پابەند بێ بەچیەوە بۆ مەسائلی باریکەسێتی پابەند بێ بەو بڕیارانەی کە لە مەجمەعی علمی ئەوقافەوە دەرەچێتی ئەوقافی شیعی بێت یان سونی بێت. یعنی لێرەیە کە با بڵێن دادگا ئەخرێتە ژێرکێفی ئەوقافەوە ئەمە خۆی بۆ خۆی کۆمەڵی ئیشکالیاتی یاسایی دروست دەکات و لە بڕگەی جیمە ئەڵێ
ئەڵێ ئەگەر دادگا پێویستی بە تەفسیرێک یان ڕوونکردنەوەیەک هەبوو ئەبێ داوا لە ئەوقافکە لە مەجمەعی علمی ئەوقاف شیعی بێ یان سونی بێ ئەمە طبعا لێرە بەڵێ کە ڕەئی پێ بە ئەم بڕگانە من پێم وایە تەواو دادگاکان ئەخاتە سەرگەردانیەکەوە و باری خێزانی ئەو سەقامگیری کە بۆ دروست بووە لە 59 بۆ ئێستاکە ئەو سەقامگیریە نامینێت چونکە یاسا کە دائەندرێ معلومە لای جەنابتان کە ئەبێ ئەسبابێکە بێت یعنی الأسباب الموجبة لسن القانون ئەو هۆکارانە چین لە پشت دانانی ئەو یاسایەوە یاسای باری کەسێتی باس لەوە ئەکا ئەڵێ بۆ دەرباز بوون لەو هەموو اختلافاتی فقهیە و لەو هەموو ڕاجیاوازە بە چاکمانزانی ئێمە اعتماد کەینە سەر ئەو ئەحکامانی کە جێگای اتفاقن يعني ناڵێم ئیجماعی لەسەرە بەڵام جێگای اتفاقن یا زۆربەی ئێستا قانونی حوال شخصی ئێستا پشتی بەبەستووە ئەمانە متفق عەلەیهین زۆرینە ڕایان لەگەڵ نەخێر ئەوان هاتوو نەبزانن کامەی زیاتر گونجاوە لەگەڵ ئەم فترە زەمەنیە ئەمانە زیاتر گونجاون لەگەڵ ئێستای کۆمەڵگەی عێراقی کامیان ئەم ئەحکامانەی لە قانونی ئێستا هەیە قانونی جێبەجێکراوە ئەوەی کە لە قانونی جێبەجێکراوە هاتووە من ناڵێم قانونەکە کەم و کوڕی نییە قانونی 1950 زۆر پێویستی بەوە هەیە کە هەموار بکرێتەوە بەڵام نەک بەم شێوەی ئێستاکە هەموارکردنەوەیەک چۆن بێت ینی باگراوندی مەسەبی نەبێت بە هیچ شێوەیە باگراوندی مەفەبی نەبێت ئاعتماد کرێتە سەر ئەم یاسایی ئێستا من ناڵێم بە شێوەیەکی گشتی ئەو هەموارە پشت بە چی ببەستێ بۆنە ئەگەر تۆ دەڵێ پێویستی بە هەموارە ئێستا هەموارێکیژە کەواتە هەموارە دەبێت پشت بە چی ببەستێت ئەم هەموارێکی ئێستا کراوە ئێمە خەریکین قسەی لەسەر ئەەکەین ینی هەموارێکە وەک پێم وتی بە باگراوندێکی مەفەبیەوەیە یعنی کۆمەڵێ ئیشکالیات و کێشەی زۆر گەورەی لێ دروستە بێت کە ئەسڵەن لە یاسا کارپێکراوەکەیان نەبووە ئینسان کە تعدیل بەسەر قانونیەکە ئەهێنێ بۆ ئەوەیەتی کە حاڵی خەڵک باشکە بەڵام تۆ چی هێڵی سوورە دەستکاری نەکرێت بۆ نمونە تەمەنی یاسەگیری نابێت دەستکاری بکرێت وەک دیاری کراوە لە کام یاسا ئەو تەمەنی کە ئێستا دیاری کراوە باوسەرگیری بە بڕای یعنی ئەگەر جەنابە تەماشات کرد بێت لە زۆربەی وڵاتانی عەرەبی وڵاتانی دەوروبەر لە 18 ساڵ کەمتریان دانەناوە یعنی ئەویش تەمان بەگەڕانەوە بۆ سەرڕای زانایان کە باسمان کرد بە زۆری 18 ساڵیان داناوە ئیلا لەبەر هەنی حاڵاتی نائاسایی کە عەرزم کردن لە 18 ساڵ کەمتر مۆڵەتیان پێداوە ژینا لە 18 ساڵ کەمتر نەبووە لەبەرەوە من پێم وایە تعدیل کە بەسەر یاسایەکە ئەهێندرێت ئەبێ ئەو تعدیلە باشتر بێ لە ئەسڵی یاساکە بەڵام ئێمە ئەگەر بەراوردی ئەم دوو یاسای بکە نەبینین یاسا کارپێکراوەکە زۆر چاکترە لەم یاسا ئەم یاسایی کە داناوە دکتۆرێکی لە سیفەتەکانی قانونەوەی کە دەبێت گشتگیر بێت واتە بۆ هەموو سەرداسەری و سنوورە جوگرافی کە قانونەکە جێبەجێ دەکرێت بابەتی ئەوەی کە مەسە بخرێتە ناو قانونەکەەوە هەر منتیقەیەکی جوگرافیا خودە شارێک بە مەسەبێک کار بکات ئەمە بۆ خۆی گونجاوە لە ڕووی مەبدەی قانونیەوە من پێم وتم ئەوە دادگاکان نەخاتە جێژاوێکەوە چونکە ئێمە بەتایبەت لە عێراق لە بارودۆخی ئێستایە کە هەر خۆی بۆ خۆی کۆمەلگای عێراقی دابش بووە بەسەر ئەتوانم بڵێم بەسەر سێ کۆمەلگایە ئێمە لە کوردستان یاسای خۆمانەوە بە هیچ شێوەیەکە مەکار لە هاوڵاتی کورد ناکات و سونیەکان تەمان لەواسێ مستەفید من ئەمان لەم یاسایە نەکوەکو هاوڵاتی بەڵام ئەوانی کە لە پشتی یاساکە وەستاون سنەکانی چکە مەجموعەیە لە سنەکانیش لە پەرلەمانە پێم وایە پشتیوانی ئەم تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایەکەن لەبەرچی ئەویش بە هەمان شێوە لەبەر باگراوندێکی پێم وایە یعنی مەفەبی باشە دەمەت باسی ئەوە بکەی لە پرۆژە یاساکە چۆن باسی مارەبڕین کراوە لە دەرەوەی دادگایەوە ئەگەرم پرۆژە یاسایە تێ بپەڕێت ئیتر مارەبڕین هەمووی دەکەوێتە دەرەوەی دادگا طبعا لە مادە سێ هاتووە کە لە مادە سێ هاتووە لە ینی بەندێکی ئیلغا کردووەتەوە لە مادەی دەی یاسای کارپێکراو ئەویش کە باس لە چی ئەکات باس لە یعنی پێناسەی هاوسەرگیری ئەکات و باسی سزادانی ئەو کەسانە ئەکا کە لە دەرەوەی دادگا هاوسەرگیری ئەکەن چی بۆ جاری یەکەمیان بێ یان جاری دووهەمیان بێ یعنی زەواجی دووهەمیان بێ ئەمە هەر خۆی بۆ خۆی لادانی ئەو بڕگەیە و لادانی ئەو سزایانی کە تایە هاتووە ڕێخۆشکەرێکە بۆی خەڵک پەنابەرێتە یعنی بە دەرەوەی دادگا لە دەرەوەی دادگا هاوسەرگیری بکات من حەزەکەم لەسەر ئەمە ئەگەر بوارە زیاترم پێبێ طبعا لە جێگای ئەم بەندەی کە باس لە عقوبە ئەکا سزا ئەکا لە دەرەوەی دادگا
هاتووە بڕگەیەکی داناوە لە بڕگەکەی ئەڵێ يجوز إبرام عقد الزواج يعني دروستە عقدی زەواج بکرێ لە دەرەوەی دادگا لەسەر هەردوو مەذهبەکە مەذهبی شیعی و مەذهبی سنی هەر کەس بەپێی مەذهبی خۆی لە ڕێکیەوە ئەڵێ لە ڕێگای مامۆستایەکی ئاینی ڕێگە پێدراو لەلایەن زانایانی ئەو مەذهبەوە ئەبێ مامۆستاکە ڕێگە پێدراو بێ خۆی پاشان دوای دڵنیابوون لە تەواوی ئەرکان و مەرجەکانی ئەو گرێبەستە و دوای دڵنیابوون لە نەبوونی هیچ ڕێگرێک لە نێوان ئەو دوو کەسەیە کە هاوسەرگیری ئەکەن و دوای ئەبێت لە ماوەی 6 ڕۆژە بچن لە دادگا ئەو هینە با بڵێن ئەو زەواجە لەسەر نامێنێت بەڵێ سزا نادرێت ئەو کەسێکە لە دەرەوەی دادگا بە پێی پرۆژەکە بە پێی پرۆژەکە ناڵم سزاکەی لاداوە و یعنی مەجاری داوە کە لە دەرەوەی دادگا هاوسەرگیری بکرێت بەڵام وەکو پێم وتی کێشە دادگا تەزدیقی دەکات بووی بەڵێ بەڵێ جا ئەگە لێرانەیە طبعا زیات بگەڕێنەوە سەر ئەو مەرجانەی کە دایانناوە لە مەرج یەکەمە کە ئەڵێ لە ڕێگای مامۆستایەکی ئاینی ڕێگە پێدراو لەلایەن چێوە لەلایەن زانایانی ئەو مەذهبەوە مەذهبی شیعی بێ مەذهبی سنی بێت لە مەرج یەکەمە طبعا لاری نییە لەوەی کە مامۆستایەکی ئاینی دەوری هەبێ لەم پرۆسە پیرۆزەیە لەم گرێبەستەیە کە خوای گەورە بە میثاقێکی غەلیظ بە گرێبەستێکی ئەستور و پیرۆز باسی ئەکات وەکو زۆر لە وڵاتانی تر ئێستا بینی مەسەلەن مەئذونی شەرعی لە مصر هەیە لە تورکیا مانجی ڕابردوو موافقی بۆ کرا لە هەندێک وڵاتانی شەرقی ئاسیا ینی مامۆستایەک هەڵەسێ بەمارە بڕین بەڵێ بوونی مامۆستا نەڕوکنە و نەشەرتەوە بەبێ مامۆستاش یعنی ئەو هاوسەرگیریە ئەنجامە درێ بەڵام کەواتە ئیشکال چییە بۆ لە پرۆژەکە چۆن باس کراوە ئیشکال لەوەیە کە ئیشکالەکە لەوەیە ئەم مامۆستایە یعنی کام مامۆستا ڕێگەی پێ بدرێت و مەرج ڕێگە پێدانەکە چی بێت و چۆن تەنسیق بکە ئەم مامۆستایە لەگەڵ دادگایە بۆ ئەوەی کە مەسەلەن هیچ سەرپێچێکی تیان نەکرێت طبعا ئەمە خۆی بۆ خۆی پێویستی بە یاسایەکەوە زەم پرۆژە یاسایەک شەبوو لە پەرلەمانە سەر مەئذونی شەرعی پەرلەمانی خۆمان بەڵام موافقەی بۆ نەکرا یعنی ئێستاش لە هەرێمی کوردستانە پێم وایە عقوبە هەیە بۆ ئەوانەی کە لە دەرەوەی دادگا هاوسەرگیری ئەکەن و بە ئەلفاظی عموم هاتووەڵێ كل من یعنی هەموو ئەوانەی کە دەوریان هەیە لەو گرێبەستەیە مامۆستاینەکە شەگرێتەوە یعنی ئەگەر هاوسەرگیری عقدی یەکەمی بێ ئەو کەسە مامۆستاکە ملیۆنی تا 3 ملیۆن غەرامە ئەکرێ ئەگەر عقدی زەواجی دووهەم بێ ئەو کەسە طبعا ئەڵێ لە 3 ساڵە بۆ 5 ساڵ عقوبە ئەدرێ بە حەبس طبعا لێرە مامۆستاکە ئەکەوێتە ژێر بەرپرسیارەتیەوە طبعا چاکتر وابوو چۆن لە باقی وڵاتانی دنیاە لە کەنیسەیە ئەوان وەثیقەی کەنەسییان هەیە بۆ مەسەلەن قەشەیەک لە کەنیسەیە بۆی هەبێ هین بێت یعنی عقدی زەواج بکا لەوێ بۆ مامۆستایەکی ئاینی بۆی نەبێت و عقوبە بدرێت من پێم وایە وەکو کاردانەوەیەک وایە بۆ هەندێ لەو یاسایەنە لە مەرجی دووهەمە کە باس لە ڕێگر ئەکات ئەمە ئیشکالی دووهەمە یعنی ئەو ڕێگرانە طبعا یان ڕێگری شەرعین یان ڕێگری طبین یان ڕێگری یاساین ڕێگرە شەرعیەکان ڕەنگە مامۆستایە بتوانێت بیکە بزانی ئایا ئەم دوانە مەحرەمی یەکن یا مەحرەم نین یا مەسەلەن شیران پێکەوە خواردە نەخواردە ئیکراهی تایە نیە لە عیدای ئافرەتەکەیانە بەڵام بۆ مەسائلی مەوانعی طبی مەبەستم ئەو نەخۆشیانەیە کە ئەجۆزرێتەوە ئایدز بێ HIV بێ یا مەسەلەن التیهابی کەبدی ڤایرۆسی بێ تالاسیمە ئەمڕا نەخۆشی وڕاستیەکان مامۆستایە بەچی شێوەیە بتوانێت کەسی ئیحالەی ئەم پشینانە بکات یعنی ئەمە ئشکالێکی زۆر گەورە دروست دەکات لە مەرجی سێمە کە باسی مۆڵەتی 6 ڕۆژەکە ئەکا بۆ تەزیقکردن لە دادگا ئەمە وەکو مەبدە ڕەنگە شتێکی باش بێ بەڵام مدەی 6 ڕۆژ هەر یعنی زۆر شتی تیاقمی لە 6 ڕۆژ احتیمال هەیە بۆ تۆمارکردنەکە بەڵێ احتیمال لە ماوەی ئەو 6 بەڵێ احتیمال هەیە لە ماوەی ئەو 6 ڕۆژەیە گواستنەوە هەبێت کە گواستنەوە هەبوو دوایی لە یەک جیابوون و ئەم دوانە ئەو کاتە کۆمەڵی کێشەی بەبێ ئەوەی کە تەزیق کرابێت لە مەحکەمە بڵێ دوایی یعنی ڕوبەڕووی کۆمەڵی کێشەی زۆر گەورە لەوانەیە ئیسباتی نەسەب و زەوجیەت و حقوق لە بینی ئەفەوتێت لەبەرەوە پێم وایە ئەو مەرجانەش کە دایان ناوە یەکەم مامۆستایەکی ئاینی وەکو وتمان مارەی ببڕێ یان ئەوەی کە تاکید لە تەواوی ئەرکان و مەرجەکان بکات ئەمانە شتێکی عەمەلی نین و مەحاڵ ئەوانە جێبەجێ بکرێ بۆ زۆر باشە دکتۆر بە تێپەڕاندنی پرۆژە یاسای هاوسەرگیری لە دەرەوەی دادگا کەواتە دەبێتە دیاردە و وەک تۆ دەڵی کۆنتڕۆڵ ناکرێت و بابەت بەڵێ بە تاکید لەبەرەوەی لە قانونی عێراقی یعنی کار پێکراوەکەوە لە تعدیلاتی تطبیقەکەی لە هەرێمی کوردستان عقوبەی لەسەردانا عقوبەیەکی زۆر قورس لەبەرەوە ئێستا ئەگەر بانگ داوا لە مامۆستایە بکەی لەگەڵ بێ بۆ مارەبڕین لە دەروی دادگا
يعني لباسي بدواي يعني مثلا بدوا عزلك أبقى بوي لقلت نية بلام أو عقوبة أقلها بدري بالتأكيد أو يعني أو مجال أرخصينيت نكتنها بو ما ربرينية كم احتمالي بو فرجنيش چونکە باسی فرژنیش پێی سەبارەت بە فرژنی لە پرۆژەکە چۆن باس کراوە یاخود بە تێپەڕاندنی پرۆژەکە ئەو مەرج و شەرت و شروتانەی کە ئێستا هەیە لە قانوندا بۆ فرژنی یاخود هێنانی ژنی دووەم و سێم نامێنێت خۆی طبعا بە هیچ شێوەیەک لە پرۆژە یاساکەیە باسی فرژنی نەکراوە وەکوتن دەمادەیە ئەگەر بەوردی تایە بگەڕی باسی تعدودی زەوجات نەکراوە بەڵام کە ئەڵێ بە پێی مەذهب بێ بە تەئکید مەتەبەکان ڕێگان بە فرژنی داوە و کە ئەو سزایی لاداوە بۆ بابڕێن هاوسەرگیری لە دەرەوەی دادگایە ئەو خۆی بۆ خۆی دەرگا ئەکاتەوە و ڕێخۆشکەرێکە بۆ پەنابردنە بەر هاوسەرگیری دووەم لە دەرەوەی دادگا بەڵام یعنی لاری لەوەیان نییە کە ئەگەر کەسێ خۆی بێ بە شێوەیەکی مەدەنی شوێنکەوتوی هەر مەزهبێ بێ بڕاتە بەردەمی دادگا بڵێ من ئەمەوێ بە یاسا کارپێکراوەکە هاوسەرگیری بکەم هەمان شەرتی لێداوە ئەکا لەبەرەوەی ئەو حەزەکەم شتێکی زۆر گرنگە باسی بکەین لە مادەی سێە بە هیچ شێوەیەک نەهاتووە مادەی سێ یاسا کارپێکراوەکە ئیلغا بکاتەوە ئیلغای نەکردوێتەوە کەواتە هەمان ئەو مەرجانەی کە لە یاساکەیە هاتووە بۆ فرژنی هەمان ئەو مەرجانە داواکراون لە کەسێ بێوێ ژنی دووەم بێنێت بەڵام ڕێگەی پێدەدرێت لە دەرەوەی دادگا سەرگیریەکە بکات بەڵێ ئەو ڕێگا پێدانە وەکوتم ڕێخۆشەکات بۆ فرژنی بەڵام دوجاریش دادگا ناسارە تەصدیقی هاوسەرگیریەکە بکات ئەگەر بە ئوسوڵی شەرعی خۆی لە دەرەوە ئەنجام درا بەڵێ بەتەئکید وایە دەستخۆش دکتۆر سەبارەت بە مەسەبی جەعفەری دەمەوێت لەسەر ئەمە بواستی باسێکی مەسەبی جەعفەریمان بۆ بکە لە بابەتی هاوسەرگیریە بەتایبەت دیارترین ئەو ڕەخنانەی کە تۆ هەیەیان بۆ سروشتی کۆمەڵگەی عێراق ئێستا گونجاوە جێبەجێ بکرێ بە تەواوی خۆی طبعا کە باسی مەذهبی جەعفەریەکەین يعني مذهبي إمامي جعفري كري محمدي كري علي كري حسيني كري إمامي علي يعني إمامي الششمي الشيعة دوانزة إمامي كان الشيعة جعفري كان إمامي جعفري صادقي بيلين إمامي جعفر مواليدي هشتا وسي كوسيا لصالي صوصلو هشتي كوسيا شهيد كراوة طبعا وكو مذهبي فقهي أما كباسي أكي مذهبي شي معتبرة وهاو سرخ وهاو زمان ولا قال إمامي أبو حنيفة تا إمامي أبو حنيفة لوصف إمامي جعفر عليه بتشاو لو زاناترم نبينيوه تشيش لو يعني بلامك بيموتي باقي مذهب كان احتمال هي لقال قرانكاري سردما زياتر تازقري تارو دابي بلام مذهبي جعفري لبري لوسط شي دينية زياتر بنما كان دكريس بكريت قوانين بو عراق ولقال سروشتي كوملغي عراقي چند گونجاوه است دمت باسي اون بوك طبعا نکۆڕی لەوە ناکرێ کە ئەوانەی پرۆژە یاساکەیان تەقدیم کردووە پابەندێکی تەواویان هەیە بە مەذهبی با بڵێن بە مەذهبی شیعی و بە مەذهبی جعفەریەوە لەبەرەوە احتیمال هەیە بۆ مجتەمەعی ئەوان ینی ناڵێم شتێکی طەبیعی بێت بەڵام ئەو وەقع و تەئسیرەی کە هەیەی لەسەر ئێمە یان لەسەر با بڵێن وەسەتی عێراق کەمترە چونکە ئەوان مەرجەعی باڵایان چیان پێ بڵێ ئەوان ینی زۆر باهینەوە یاساکە تەنها لایانی نەرێنی هەیە خود بابەتی باشی تێدا ئەموارەکە لە مادە چوارە هاتووە ئەڵێ يجوز للزوجة أن تشترط على الزوج في عقد الزواج أن تكون وكيلة عنه في طلاق نفسها يعني ليرانيا حقي داوە بە ئافرەت وەکو مەرج مەزدانە لەسەر مێردەکەی لە کاتی طبعا لە کاتی عقدی زەواجە بەوەی کە وەکیلی مێردەکەی بێ لە تەلاقی خۆیە لە خستنی تەلاقە چۆن ئەگەڕۆنی بکەیەوە يعني ئێمە کۆمەڵی مەرجمانەی پێوتری الشروط المقترنة بالعقد لە کاتی هاوسەرگیری لە کاتی گرێبەستا با بڵین ئەم دوو هاوسەرە بۆیانەیە مەرج لەسەر یەکتردانن شەرت لەسەر یەکتردانن جا ئەم ئەڵێ ئەتوانێ بیکا بە مەرجێک لەسەر مێردەکەی کە بڵێ تەلاق بەدەستی خۆم بێت طبعا ئەمە شتێکی تازەنێک ئەمان هاوردیانی ئەمە ئەگەر بگەڕێینەوە سەر مادەی 34 لە یاسا کارپێکراوەکە لە پێناسی تەلاقە لەوە زیاتر هاتووە لە پێناسی تەلاقە هاتووە ئەڵێ الطلاق رفع قيد الزواج بإيقاع من الزوج أو من الزوجة وكلت به أو فوضت يعني بەپێی پێناسەی تەلاق بێت تەلاقیان پیاو ئەیخات یان بەدەستی ئافرەتە ئەگەر وەکیلی پیاوەکەی بێ و یان تەفیضی پێ بدرێ سەر پشتی بکا بڵێ هەر کاتێ ویستە بیخا یعنی تەفیض لە تەوکیل بەقوترە ئەمان ئەڵێن ئەتوانێ بیکە بە مەرجێک لەسەری بڵێ من وەکیلی تۆ بم وەکالە شتێکی کاتیە هەر کاتێ يعني موكل بيه تواني وكيلك لو وكالة بخات أمان بيان واي أما يعني اشتكى لما صحتي أفرتها كوتايدي والله من بيان وايش لو زعك أنا قوري وسنك أخوي أصلا بيناسي طلاقها تواوا
یەکێکە لەو مادانی کە ئەوان با بڵێن پێیان وایە پارێزگاریان پێ کردووە لە مافی ئافرەت لە مادەی 5 هاتووە باس لەوە ئەکات کە تاوانە خۆی لە مادەی نۆ لە یاساکار پێکراوەکەی هاتووە ئەڵێ کەس بۆی نییە خزم بێ یا بێگانە بێ بە زۆر زەواج بە کەسێ بکە یان ڕێگر بێلی لە زەواج بەس لە قانونا کارپێکراوەکەی هاتووە ئەڵێ ويعتبر عقد الزواج بالإكراه باطلا إذا لم يتم الدخول ئەڵێ ئەو گرێبەستی هاوسەرگیری کە بە زۆر ئەکرێ ینی باتڵە ئەگەر گواستنەوەی تیا نەبوو بێت مەفهومەکەی وایە ئەگەر گواستنەوەی تیابوو بێت ئەگەر گواستنەوەی تیابوو بێ باتڵ نییە لێ گەڕێ ینی کەواتە شتەکە تێپەڕی بەڵام ئەمان هاتوونە چیان کردووە ئەڵێ ويعتبر عقد الزواج بالإكراه باطلا ما لم يلحق الرضا ئەگەر ڕەزامەندی بە دوایە نەهات باتڵە هەر باتڵ بەس ئەمە بەڕاستی لێرە شتێکی چاکە ینی ئەتوان بڵێم تەنها خاڵی چاکە کە تا ئێستاتایە هاتووە ئەوە خۆی کەم و کوڕێ بووی مەکاتی خۆ ینی کاتێکی باتڵ هەر باتڵە و صحیح نابێت لە قانونی و شەریعە مەگەر ڕەزامەندی بە دوایە بێت ینی تقریبا ئەو عقداکە بە عقدێکی مووقوف لەسەر ڕەزامەندی ئەو کەسێک کە خاوەن حەقەتیایە ئەگەر ئیقراری کرد مەسەلەن جار وایە کەسێک بە زۆر هاوسەرگیری پێکرێ بەڵام دوایی کە کەسەکان کچێک بە زۆرە درێ بە کوڕێکی مامی یان بە کەسێکی تر دوای فترێ لەگەڵی کە ئەمینێتەوە سیرەکە کۆمەڵی ئەخلاقی باش و ئەخلاقی بەرزی هەیە وای لێ کە پێی ڕازی بێت با بڵێن ئەمەوە دە خۆشەویستی لە بینیانە دروست بێت دەمەوێت ئەومان بۆ ڕوون بکەوە ینی زەواجی تەمەەن 9 ساڵ بە زەواجی بە زۆر دانانرێت ینی ئەو کەسە بۆ خۆی ئیرادی ئەوەیە کەسی کە بەناوی ئەوە بڕیاردەدای خۆی دەڵێت بە زەواج بکەم طبعا ئەوان لێرانەیە دەسەڵاتی تەواو ئەدەن بە وەلی ئەمری ئەجی ناخۆ کەسێک تەمەنی 9 ساڵ بێ خۆی بۆ خۆی زەواج ناکە ئەوان ئەڵێن وەلی ئەمری ئەو ینی ئەو زەواجەی پێ ئەکات ئیرادی خۆی تێدانی بە هیچ ئیرادی خۆی وجودی نیە بە هیچ شێوەی ئیرادیتیانی ئەو فەرمودەش کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لا تنكح البكر حتى تستأذن يعني کچی بکر کچە عازب نادرێ بە شوو هەتا پرسی پێ نەکرێ مەبەستی لە تستأذن زۆربەی زاناکان ئەڵێن ئەبێ مەشوەرەتی پێ بکەی پرس و ڕەئی پێ بکەی یعنی کەسێک ئەگەر نەگاتە تەمەنی بلوغی شەرعی یان شێوە ڕژدێکی تیانە بێ بەچی شێوەیە پرسی پێ ئەکرێت و مەشوەرەتی پێ ئەکرێت لەبەرەوە من پێم وایە ئەوە سەرپێچێکی زۆر گەورەیە و بەتایبەت لە ڕۆژگاری وەکو ئەمڕۆیە کە ئەمڕۆ وەکووتمان ئەحکام بە تەواوی گۆڕاوە بێ ڕەچاوی ئەوە بکرێکە کۆمەلگا و شتێکی قبول ناکرێت بەس لەو کە بەشێک لە سونەکانیش پشتگیری پڕۆژە یاساکە دەکەن ئەوە کاری چێگەڕوونی بکەێت عەرزم کردی ئەوی شەر بە خەلفیەتێکی پێم وایە سیاسی و با بڵێن مەذهبی تا ڕادەیەک ئەمڕۆ ئەم پرۆژە یاسایە من پێم وایە لە مەسائلی یاسایی دەرسووە ینی بۆتە ململانەیەکی سیاسی یعنی ئەوانەی دوێنێ کە کوتلەیە بوون بۆ تێپەڕاندنی هەندێک یاسا ئێستا ئەوانە وەکو بڵێ پشتیەکتر بەرنادن ینی هەر یەکێ لەو با بڵێن کوتلانە ئەگەر پرۆژە یاسایەکی هەبێ وانی تر پشتیوانی ئەکەن بە تایبەتیم پێم وایە یعنی ئیسلامیەکان ئیسلامیە سونیەکان بە دەرەجە یەک پشتیوانی ئەم پرۆژە یاسایان کرد لەو مادەیە کرویستە بیکە ڕۆگەر بە کورتی سەرنجەکانی خۆ بڵێ بۆ یەک دوو پرسیارم لێتمەوە بە کورتی بیکەم سپاس بەڵێ طبعا لە مادەی 6 هاتووە لە مادەی 7 ئەو پرۆژە یاسایە باسەوە ئەکا ئەڵێ يحق للزوج إسكان أبويه أو أحدهما مع زوجته في دار الزوجية يعني پیاو بۆی هەیە باوکی یان دایشی یان هەردووکیان لە ماڵی ینی لای خۆی دابناوە بە خێویان بکە و خزمەتیان بکات و ئافرەتەکە بۆی نییە ڕەخنەوە اعتراضی هەبێت مەگەر زەرەری بەرکەوێت طبعا ئەمە شتێکی باشترە لەوەی کە لە یاسا کارپێکراوەکەی هاتووە چونکە لە یاسا کارپێکراوەکەیە لە با بڵێن ئەڵێ على الزوج يعني واجبە لەسەر پیاوەگە دایک و باوکێکی پیری هەبوو یەکێکیان یا هەردووشیان بێنێتە ماڵەوە خزمەتیان بکە لای خۆی بەبێ ئەوەی کە ئافرەت ینی هیچ بۆی هەبێ هیچ اعتراضێ بگرێ و غەیری دایک و باوکیش ئەڵێ بۆی هەیە هەر کەسێکی تر کە ئەم نەفەقەیانە کێشێت و مەسئولیاتیان ئەکەوێتە سەر ئەم بۆی هەیە لە ماڵی زەوجیەتە لەگەڵ خۆیان بیانژێنێت ئەڵێ ئافرەتەکە بۆی نییە هیچ اعتراضێ بگرێت بشرط ألا يلحقها ضرر من ذلك بۆیە من پێم وایە لەمەیە یاسا پرۆژە یاساکە باشترە لە یاسا هەموارکراوەکە بڵێ دکتۆر جاویستم پرسیاری ئەوە بکەم کە جێبەجێکردنی یاساکە ئەگەر لە پەرلەمانی عێراقیش پەسەند بکرێت لە پەرلەمانی کوردستان تا تەزیقی نەکات لە ڕووی واقعیەوە جێبەجێ ناکرێت لە هەرێمی کوردستانەوە بڵێ بە تاکید ئێمە
ینی یاسای باری کەسێتی خۆمان هەیە بەڵ هەر یاسای باری کەسێتی عێراقیە بەڵام دوای ئەو تعدیلی تطبیقی کە بەسەریا هێنرا لە ساڵی 2010 تا ئێستا کار بەڵام لە ناوچە جێناوەکان ئەوەی کە دەسەڵاتی دیحاری تێدا دەکرێت لە ناوچە جێناکۆشیەکان بە تاکید ئیش بەوە ئەکرێ بڵێ دکتۆر سەرنجەکانی کۆتایی ئەو سەرنجانی کە ماوە نازامەگەر دەرفەتم پێ نەدابی و کوێویست باسی بکەیت بە کورتی بێڵێ سپاس دەکەم. وەڵاهی وەکو پێم وتی تەبان ئەم دەمادەیە هەر هەموو شایانی ئەوەیە کە لەسەری بۆسی تو بەوردی قسەی لەسەر بکەی بەڵام ئەوەی من ئاگادارم زیاتر خلاف و ناکۆشی لەسەر مادەی یەک و مادەی سێ بوو کە ئەو بەشودان بوو لە خواردەمەنی 18 ساڵ و مۆڵەتدان بە بڵێن بە گرێبەستی هاوسەرگی لە دەرەوەی دادگا و کاوە خۆی ڕێخۆشکەرێکە بۆ فرەژنی زیاتر قسە لەسەرەوانە ئەکرا و ڕوونکردنەوە پێدام دەستخۆش بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر نووری حەمە سەعید مامۆستای کۆلێژی یاسا واروها پسپۆڕ یاسایباری کەسی زۆر سپاس دەکەین کە ئامادەبووی لەگەڵمان زۆر سپاس بۆ ێژ بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ بێت.